سڵاوتان لە بێتەوەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی دیکەی ڕێگا لەگەڵ ئێوە دەبم بۆ ئەم بەرنمەیە شێوەکارێکی بتوانای پارێزگای هەڵەبجە میوانی بەرنامی ڕێگایە لەم بەرنامەدا ڕێگاکی ئەو دەبینم زین ئیش و کارەکانی ئەو چۆن ئەگوزارێت مامۆستاکەوە نووری ساڵح شێوەکار میوانی بەرنامی ڕێگای مامۆستاگیان بەخێربێت. زۆر سپاسی ژانخان سپاس بۆ تۆ بۆ بەرنمەکەت بۆ ستافی پشت بەرنامە بۆ ئەوانی هەموو ماندوو بوون بەم بەرنمەوە زۆر خۆشحاڵ بووم بۆم بەرفەتە ئینشاڵڵا بتوانین کۆی ئەو کار و چالاکیانەی کە تاوەکو ئێستا لە ژیانمانە جاممانەوە لەگەڵ ئێوە باسیکی سەلامت بێ. بەرنامی ڕێگام ڕۆ لەگەڵ تۆ بێت پێمان خۆشە ڕێگاکەی تۆ ببینین با بزانین ئیش و کارەکانی تۆ چۆن دەستی پێ کردووە. جا بە منت وتت لە ڕادەی شارە زۆر سەرتا دەستم ینی ئیشی ڕاگەاندنیش لێرە کردو با من ئەوڵ جار ئەوم نەزانی بوو باسی ئەو کرد بزانم لێرە چ کارێکت کردووە کەی لێرە کارە کردو. بە خۆشحاڵیەوە ڕاگەاندن بوارێکی فراوانە توانین بڵێن کۆی کایەکانی ژیان لە ڕاگەاندنە خۆی بینێتەوە چ بیستراو بێت چ بینراو بێت چ خوێنراو بێ. جا ئەو کارانی کە لێرە کردومانە بە خۆشحاڵیەوە ڕادیو شارە زۆر توانین بڵێن قوتابخانەیەکی سەرەتا بوو بۆ ئێمە. من لە 2000 بۆ 2000 تقریبان 89 نزیکەی 10 ساڵێک لەم ڕادیۆ جوهانە کارمان کردووە. بەتاکید هەر لە سەردەمی کاگیمام سڵاو و ڕێزم بۆ یەکو بەڕێوەبەری ڕادیۆ تاوەکو کاکسیوان و تا کاگاوکار و تا ئێستاش کاگارام هیوای سەرکەوتن بۆ هەمویان هەموو یادگاری تایبەتم لەگەڵان هەیە. ئێمە ستافێکی جوان بووین بەڵێ ئێستا ئێمە سەرەوە ئێرە ستافی جوان پێکەوە کارمان بۆ یەک خێزان ئێستاش هەروایە بە خۆشحاڵیەوە. لێرە ئێمە دەستپێک وەکو گەشتی هەواڵەکان ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەنجاممانەیە. دوجار بەرنامەیەکی هونەری ساباتی هونەرمە بوو لێرە چەندین هونەرمەند لە هونەرمەندی ڕەحمەتی عەباسی کەمەندی و تاوەکو یە بۆ میکایل و تاوەکو ئاڤانجەمە زۆریان یان لێرە من دیدارم کردوون و لەو بەرنامی ساباتی هونەرە ڕاستەخۆ بەرنامم لەگەڵ کردوون. دواتر راپۆرتی دەرەوەی با بڵین هەواڵەکان با بڵین بەڕاستەخۆ لە شوێن جیاجیاوە دوایەوە بەرنامی هونەرمەندان دواتر ئێوارە شعرم هەبوو بەرنامێکی زۆر تایبەت بوو ڕاستی ئێوارانێکی درەنگ لە کۆتاییجا ئەو کات ڕادیو شار زوو لە 5 و لە 6 تر کۆتایی هاتەوە نەبوو 24 کاتژمێری بێ هەستێکی بە خۆشحاڵیەوە دەستان خۆش بێ دەستپێکێکی جوان بوو بەڕاستی. ئێوارە شعرەکان هی هەر جاری شاعیرێک لەگەڵ مۆزیکێکی زۆر جوان بەڕاستی هەوادار و بیسەرێکی زۆر جوان و باشی هەبوو. فیدباکمان وەرەگرت لەسەر کۆی بەرنامەکان بەگشتی ئەو کەسانی کە جوان لێگرتین زۆر ڕەزامەند بوون لەسەری هیوای سەرکەوتن بۆم ڕادیۆ جوانە بەڕاستی وەکوتم قوتابخانە بۆ زۆرێک لە بێژەر و لە ڕاگەانکارەکان کە ئێسەش لە بوارەکە کارەکرد. سەلامت بی لە شستاق بە من نمزانی بۆ ئەوماوە زۆرە لێرە بووی بەجددی بۆ من زۆر خۆشە کاتێک میوانی دێتە بەرنامەکەی منوانێ ئەڵێ کە پێشتر لە ڕادیۆی شارۆزم سەرەتای کارکردنیان زۆربەی ئەو کەسانی یەنە ئێرە سەرەتای کارکردنیان لێرە بووە. مامۆستا بابینە سەر ئیش و کارە هونەریەکانی تۆ یاخۆ ماشەڵڵا لێ بێ پەنجێکە بەهرەیەکی لێبارێ من شۆ نەوزانی چۆن کارەکانە بۆ حاضر بکەم. با سەرەتا باسی کاری خۆت بکەین کەی بوو عنی هەستت کرد ئەم بەهرەیەت یا چکە هەموو کارێکی هونەری بێگومان بەهرەیەکەوە لەگەڵ ئینسان لەدایک ئەبێت کەی دەستە بەکارکردن کرد؟ زۆر باشە من هەروەکو دەستپێک خەڵکیم شارم لە ساڵی 76 لە ئاڵەبجە لەدایک بووم قۆناغەکانی خوێندنم بە هەمووی لە شارە تەواو کردووە تاوەکو 12 ئامادەیی. ئەتوانم بەڵێم سەرەتا و دەستپێکی دەرکەوتنی بارەی هونەریم هەر لە چالاکی قوتابخانە و هەر لە منداڵیەوە دروست بووە کە بە قوڕ یاریمانە کرد دروستمانە کردەوە شتمان دروستە مۆتیڤ و ماچەچەکان دروستە کرد بە قوڕ و دواتر بە ڕەنگ و دواتر لە چالاکیەکانی قوتابخانە بەردەوام کە ینی کاری شانۆی و کاری سرود و کاری گۆرانی و وێنە کێشان و کاری دەستی و ئەمانە کۆی ئەمان لە چالاکی قوتابخانەوە سەری هەڵدار لە من. ئیتر لەوە کە مامۆستا کە ئەو تۆ بارەیەکە تایە تۆ هونەرەکەت باشی لەوە ئەتوانم بڵێم خۆم دۆزیەوە کە لە هونەرا باش بم. هەر ئەمە وای لە من کرد کە بەردەوام ئەم چێژە لای من بێتەوەی داهاتووم لەم بوارە دیاریکەم کە ئەویش لە دوای تەواوکردنی کۆلێژی هونەر ببوورە لە دوای تەواوکردنی 12 ئامادەیی بە خۆشحاڵیەوە ئەو کۆلێژی کاڵمژار کۆلێژی هونەر بوو چکە لە زانکۆی سلێمانی چکە حەزی خۆم بوو کە مادەم حەزەکەم تا بوو ئیتوتم بە ئەم حەزە بکەمە شێوەیەکی ئەکادیمی نەگەوە لە حەز دەرچێت تر چوارچێوەیەکی ئەکادیمی بۆ دانەبووی کارەکانم
ئیتر لە چارچەوەی ئەکادیمیا بێ و شتێکی جوان بێت. ئەلبەت بە درێژایی ساڵانی خوێندن چەندین شانۆگەری و چەندین پێشانگا بەشداریم کردو و دوایەوە کێتە قۆناغ ئەکادیمەکە دواتری نەسەری، بەڵام وەکو پرسیارەکە جەنابەت دەستپێکی دەرکەوتنی بارەی هونەریم هەر لە قۆناغی یەکەمی سەرەتاییەوە سەرەتاییەوە مامۆستا ڕۆڵێکی کاریگەر ئەبینێت بە تایبەت مامۆستای وانی هونەر. ئێستا من هەموو کادیانی ئەو مشکلێمان هەبوو کە وانی هونەریاوانی ورزشیان لێ قەدەغا کردی مامۆستای بیکاری وەری ئەگەر، بەڵام ئەوە هۆکارێکە کە مامۆستا هاوکار بێت بۆ ئەوی بەهرەکە لەو مناڵەیە بدۆزێتوانەیە خوا سەرکەوتوو بێت. وێنە کێشانێکێکی ترە لە هونەرەکانی تۆ کاری تیاکەی ئەو وێنانی کە ئەنکێشی زیاتر لە چ بابێکەوەیە چ شتێک زیاتر وێنە ئەنکێشیت؟ ئەم پرسیارە وڵا پرسیاری کەش ڕاکێشە، ینی ئێمە کە ئینە سەروێنە کێشان ئەلبەت قۆناغەکانی کاری هونەری من ئەتوانم پێشەوە بادا بشکین بۆ قۆناغی پێش بە ئەکادیم بوون و قۆناغی دوای ئەکادیم بوون. پێش ئەکادیم بوونەوەکو وتم چەندین پێشانگا و وێنە و کاری هونەری و ئەوانم کردووە، بەڵام ئەلبەت لە بنەماکانی ئەکادیم بوونە نەبووە، هەر چۆنەڵی هەستێکی هونەری بووە، هەر چۆن چێژێکی هونەری بۆ چێشامەوێنەکان. بەڵام کەینە قۆناغی ئەکادیم بوون حکومە کە تۆ کۆلێژی هونەر ینی بواری ئەکادیمی تەواوکەی ئیتر هەموو کارە هونەرەکان و بچینە چوارچەوەی ئەکادیمیەوە، پێوەرەکان با بڵێن بنەماکان هەمووی بێ لە کارە هونەرەکە بەرجەستە بن. لە دوای ئەوەی کە لە کۆلێژی هونەر لە ساڵی 2000 وەرگیرام تاوەکو 2004 و 5 کە تەواوم کرد، کۆی ئەمانە چەندین قۆناغ و وێزگەی جاجایی لە خۆ گرتووە کە من کارم تیا کردوون. بۆ من لەوانە 3 پێشانگای تایبەتی خۆمەیە و 10 پێشانگای هاوبەشیش بژدار بووم تایە، ئەلبەت بە قۆناغە جاجەکان. کەینە سەروێنە کێشان یەکێکە لە بەشەکانی هونەر کە توانی بڵین بەگشتی هونەری وێنە کێشان و پەیکەرسازی و باڵێن سیرامیک. کۆی ئەمانەش یەک دیار لە قیتری لێبێتەوە، کاڵین وێنە کێشان چەندین جۆریە، کاڵین پەیکەرسازی چەندین جۆر، کاڵین دیزاینیش یان با بڵین پەیکەرسازیش جۆرێتر. ئەمە هەر هەمووی لە چەتری شێوەکاریە. یەینە بواری شانە و نواندنیش ئەوش بەشێترە، ئەچینە مۆزیک و دەنگیش ئەوش بەشێترە. کە پرسیارەکەت لە وێنە کێشانە، ئەلبەت وێنە کێشان هەر تابلۆیەکەی کێشیت ناوەڕۆشێکی لە خۆگرێت، با بڵین بابەتێکی لە پشتەوە وێنەیەک، با بڵین چیرۆشێکی لە پشتەوە. بۆی ئەو کارانەی من بەگشتی هەندێکی سروشتی بوون، با بڵین سروشتە کێشی ئەو سروشتە جوانەی کوردستان، هەندێکی وێنەی کەسایەتیە، هەندێکی وێنی کارەسات و ڕووداوە جیاوازەکانە، بەگشتی کارەساتی هەڵەبجەی ئەنفالە، یەک دنیا کارەساتمان لە مێژووی نەتەوەکەمانە هەیە. ئەمانە بوونەتە کەرەستەی تابلۆکان و کارە هونەرەکانە. وێنە کێشانیش یەک دنیا ماتریاڵەیە کە وێنەی پێ بکێشیت، کەرەستەی جیاوازمانێ بۆ وێنە کێشان کە هەر لە بۆیە ڕەنگ قەڵام یان ئەگاتە کانڤاس و کانسن و ئەو ڕۆی کەتی لێسەری دروستیەکەیت. وەکو وتمان جۆرەکانی زۆرە، بەڵام من لە هەرێکیان نمونەیەکم کێشاوە بۆی کە ئەو هەستە جوانی خۆم لەسەر ئەو وێنە لەسەر ئەو تابلۆ دەربڕم، بۆی هەستەکەم ئەوە بوانی کە تۆ تراژدایە کە حەزەکەی وێنەیەکی بۆ بکێشی، کۆمیدایە حەزەکەی بۆ بکێشی، بۆیە ڕووداوەکان وایە لە من کردووە کە ئەو وێنە بکێشم. کەرەستەکانش جۆرا جۆر هەر وەکو وتم چەندین کەرەسە توانی کاری هونەری لەسەرکەیت و ڕیسایکلینکی بۆ کاری هونەر. زۆر باشە. مامۆستا ئەبینین زۆربەی کاتێ مناڵەکان قەڵامیان پێین ئەڵێن دانیشن وێنە بکێشن، ینی سەرەتای دەستپێکردنی ئیشی مناڵ لە قەڵەمەوەیە. بۆ وێنە کێشان کامیان ئاسانترە، کامیان ئیشی خۆشترە ئێوە بوو کەسێکی هونەری بە فڵچە وێنە بکێشی یاخود بە قەڵەم؟ خۆی ئێمە وەکوتم تەمەنی هونەرمەند یان تەمەنی منداڵ مهمە بۆ کاری هونەری، بە تایبەت وێنە کێشان. ئەبێ سەرەتا تۆ بە سکێچ و بە هێڵ و بە بڵین بنەما سادەکان کە لە پنتێک و خاڵێک و دەست پێکە تا هێڵێک تاوەکو شێوەیەکی فۆرمێکی سادە، ئەمانە بەتاکید بە قەڵەم بۆ منداڵ ئاسانترە وەک لەوەی بۆیەکی بیتە فڵجەیەکی بیتێ تا تێکەڵێک ئەو ڕەنگە دروستەکە. ئەمە تۆ زە قورسە قۆناغی دواترە بەتاکید قۆناغ تۆ سەرەتا سکێچی فێرکە، ینی وێنەی میوەیە گەڵایەک بە سادەی بکێش و دوایی پڕیکاتەوە بە ڕەنگ بە دڵنیایی قەڵەمی ڕاش قەڵەمی دار ئیتر بیتووە تاوەکو هەر تۆنێکی بە گرنگ نییە. گرنگەوەی تۆ فێری بکەی ئەم قەڵەمە چۆن ئەگرێت، چۆن دەستدانێ، چۆن تێکەڵێکە و پڕیەکاتەوە. ئەمە یەکەم جا بە ڕەش و سپی، دواتر بیتە سەر ڕەنگ. بۆیە منداڵ وا باشتر هەر لە سەرتا
لەگەڵەوەی کە مناڵ حەزی لە ڕەنگە حەزەکە بەردەوام موارسی ڕنگ کات بەڵام تۆ وەکووتم هەنگاو پێی بڵێ یەکەم جار فێریکە چۆن قەڵم بگرێت چۆن شێوەیەکی سادە بازنەی دروستکات سێ گۆشەی دروستکات چەند خاڵێک پڕی کاتەوە دواتر بێتە سەرەوەی کە فێری ڕەنکە ئەمە سوورکاوە زەرکە بە پێ ئەو حەزی کە خۆی هەیە زۆر باشە بەر باسی ڕەنگەکان مەکرۆ پرسیارم بێن ئێستا ئەو پرسیارت لێ بکەن حتمما هەر شتێکە هەیە بەبێ هۆکار دروست نەبووە ڕەنگەکانیش بە هەمان شێوە کاتێک کارێکی وێنە کێشانەکەی یاخودکاری دیکۆرات و دیزین ئەەکەی پرسیاری تایبەتمە بێت بۆ بابێکە ئیشی لێ ئەەکەی بەس باسی ئەوە بکەین ڕەنگەکان چۆن کاریگەری لەسەر دەروون هەیە کاتێک تۆ وێنێک کێشی کاتێک دیزایانی شوێنێکەکەی کافەیەک ئەەکەی چۆن مامەڵە لەگەڵ ڕەنگەکانە ئەەکەی چکەسە زۆر بمان ئەڵین بۆ نۆماڵی زۆر بمان قاوەی یاڵین هەست بەماندووبوون ئەەکەی هەستێکی دەروونمانوە خۆی دیزین بوارێکی زۆر تازە و نەک تازە بۆمانە بە چەم کە تازەکەی تازەیە جنار لە کۆنەوە دیزین و ڕێخستن و ڕێک بە بڵین گونجاندنی شێوەکان و فۆرمەکان هەرە بۆ لای مرۆڤ بەردەوام مرۆڤ حەزی کردووە ینی ڕەنگەکان بە حەزی خۆی بگونجێنێ ینی کە دوو ڕەنگیدانەوە لە پاڵێکە هەر بۆ خۆی وەڵامی وەڵام ئەمە ناگونجێ وەڵام ئەمە سەرەتای دیزین ئالێرەوە کە تۆ هاتی هەر لە فاشنەوەکە حسابێکین ینی تۆ دوو ڕنگ لەبەرەکی جاری وای بۆ ڕەنگێکیان ناگونجیاڵێ ئەمە بەکەڵک ئەمەیان لەگەڵای گون کەواتە سەرەتایەک دەستپێژێک لای هەموو مرۆڤێکەیە هەموو مرۆڤێک دیزینەرە بەڵام دیزین بە مانە زانستێکی با بڵین بەو مانایی کە بیخێتە چوارچێوەک و بیکەیتە هوەرێکی سەربەخۆ بە دڵنیایی گونجاندنی ڕنگ و شێوە و فۆرمەکانە لەگەڵ ئەو واقعی ئەو سینۆگرافیای کە هەیە ئیتر ژوورێکە هۆڵێکە باڵین باخێکە باخچێکە ئەبێت تۆ بێ ئەم ڕنگانە هەمووی لە خزمەت ئەو شوێنابێت ئەو سپیسابێت ئەو بۆ شایابێت توی بۆ نمونە سەقفێک دەیە دیوارێک دێ پەنجەرێکی تیا دەرگایکی تێکوێ هەر هەموو ئەمانە بنە فیگەر لای تۆ ئەم فیگرانە چۆنە گونجێنی ڕەنگەکە ماچاجی ئەو ئیشەیە بەڵام پشتەوەی ڕەنگەکە شتیکەیە کۆمەڵێک ڕوبەرە یەتە ناوە کۆمەڵێک دەرەچێت پایی تێکوێ بۆ نمونە سەقفی تێکوێ ئەمانە هەرموویە بێبیت چۆنڵی شەنوکەوی بکەی بزانی کامیان لەگەڵ دیزینایەتەوە ئەمە بەشێکی تری کەسی خاوەن ئەو شوێنەیە ینی داوای چی ئەکات تۆ بێ بیت یا وەکوتم دابەشیکەی پێی بڵێ بەرچاوڕوونی بێ بڵێ ئەمە هەیە بەڵام حەزی تۆش چییە زۆر جارێمە دیزایانی شوێنەگشتەکانەیە ئەڵێ حەزەکەم ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ هەموو ئەم حەزانی ئەمێنین لای خۆمان وەکو خۆمان وەکو دیزینەرین بزانین لەکوێی دیزینایەکە گرێتەوە دواتر پێڵین نە ئەمە وا باشنی ئاوا بێت ینی قەنەعەتی پێکیت ئەوش کەزانی شوێنەکە جوان و جوانەکەوێتەوە بە تاکی ڕەزامەندێویشی لەسرە بۆیە دیزین بوارێکە وەکووتم ڕنگ و هێڵ و بۆشایی و بە بڵین کۆی ئەو کەرستانە هەمووە بنەما بۆەوەی دیزینێکی سەرکەوتو جوان بێ هەم لای و کەسی کە بینێ هەم لەو کەسی کە تایدانیشت مامۆستاوەکو دیزینەریش هەم لە پارچەکانیش ینی ئەوەژە کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە بۆ نمونە گەرسێک دیزینە کۆنەکان بکەین فێری ئەوانی پێشووتر بکەین ئەگەر بمنە بە ماڵێک بێ بە شوێنێک بێ مۆمدان و وێنە کێشا وێنە و تابلو ینی هەمووی قڕباڵخی و ڕەنگە و ڕەنگی پێوە دیارە و ئەو دەرونەش مرتاح ناکە ئێستا خێریکیان گەڕینەوە بۆەوەی کە ئەزین ئەوانی پێشووتر چنێک مرتاحی بە دەرونیاوە بەڵام ئێستا بە شێوازێک لە شێوازەکان دیزینەکان سادەن ئەگەر پارچەی زۆری تا بێ بناڵەنەوە قڕباڵ زۆر ڕاستە بینە سەر ئەو بیرماچوو دیزین کاڵین دیزین بیرمان نەچێت کۆمەڵی ستایل و کۆمەڵێک با بڵین تەکنیک هەیە لە دیزینە بەکارێت کاڵین ستایلی سنەتی حکمە ئەرەبێسکی بێ حکمە قەرەباڵغ بێ حکمە ئەوەی جاژمە مەوجە چوزانم کۆمەڵێک زەغرەفە و ئەکسوەراتی تێئەکەوێ ئەمە ئیتە دیزینەکە وایە کاڵین دیزینی مۆدرنیش حکمە سادە و فلات بێت کە فلات بەمانەوەی دیوارێکی یەک ڕنگ دیوارێکی چەند ڕنگ بەڵام یەک پارچە ئەوە نەبێ وردەکاری زەغرەفی قەرەباڵغیتیان نییە ئەم دوو دیزینە هەرێکیان چێژ و تایبەتمەندی خۆیە ئەتوانین بڵین دیزینە هاوچەرخەکە زیاتر لە نەریت و کللتوری ئەوروپیەوە وەرگیراوە لای خۆمان بتێونەتی ئەمە دیزینە کللتوریەکە شوێنی خۆیەگرێت ئێستا و تاوەکو تۆڵی زۆر شوێنمانێ زۆر ماڵمانێ هەر گۆشێکی دروستکرە لە ماڵەکەی دیزینێکی کللتوری پیاوە بۆی چێژێکی تایبەت و پێشینەیە هەیە یان یەکێ یان بۆ دارەڕایکی کرۆ لە ماڵەکە هەر بۆی کە چۆژێت دانیش هەستکات کەمە لە لادەیەکایە لە خانوویکی دارایە بۆیە ینی ستایل و تەکنیکی دیزینەکەی گۆڕێ لە کەسێ بۆ کەسێتر حەزەکانی ژڕێژەین لە یەکێ بۆ یەکی ترە گۆڕێ بەڵام بیرمان نەچێت دیزین
فراوانەوە لەوەی کە باسیەکەین چکە لە بەرنمەیەکی تایبەتی هێشتا هەر تەواو نابێت بەڵام ئەم هەر بە کورتی ئەڵین ئەو دوو جۆرە ستایلە ئیشی دیاکرێتەوە کاڵین ئەرەبەستیش واتە وردەکاری ڕۆژهڵاتی یعنی ئیتر ئەمە حکومە زەغرەفەی تیاابێ زەغرەفەی سروشتی ئەندازەیە هەر شتەکە ئەبێ بەکاری بێنیت زۆر باشە مامۆستا بەبەتی کە تۆ کاری تیاکی کارە دەستیەکانە وەکو ئەزانین من ئەزانم بەز ڕەنگە زۆربەی بینەران ئەوە نەزانن زۆربەی کارە هوەریەکانی کافەکان بێ با بڵێن چێشخانەکانی هەڵەبجە بێت ئەو دیزاینە جوانانە هەمووی بە دەست و پەنجەی تۆ دیزاین کرا و خۆشحاڵی تیاکراوە ئەو کارە دەستیانی کە ئەیانکەی زیاتر چبابێت و تۆزە بەسی و کارێتم بۆ زۆر باش ئەلبەت کاڵین دیزاین کاڵین وردەکاری کاڵین کاری دەستی بەشێکە لە هوەری پەیکەرسازی کە هوەرێکی فراوان و جیهانیە کە ئێمە پەیکەرسازی وردمان کردوتەوە بۆ کاری ڕازاندنەوە و دیکۆرات و با بڵین کارە دەستیەکان ئەلبەت وەکوتم لە شوێنە بۆ شوێنەتر ئەیگۆڕێت کافێمان هەیە حەزە کاتفیگەر و وردەکاری ناو کافەکە هەموو ئەو شتانە بێت کە بەکارێنێتەوە ڕۆژانە کوپە با بڵێن سوراحە با بڵێن ئەو کەرەستانی کە بەکارێت و دوجار مشتری و با بڵێن ئەو کەسێک کاچێتە کافێدانی شە بەرێکەوتنی لەگەڵ واقعەکە هەیە هەشمانە حەزە کات با بڵێن لە ناو لادەیەکە چوزام لە ناو ماڵێکە لە ناو دیوەخانێکە ئەم شتانە ببەخشێت ئیتر خواردنەوەیە با بڵێن خواردنێک کەی فرۆشە پێیان لە کەسێ بۆ کەسێ ترێگۆڕێ لە شوێنە بۆ شوێنە ترێگۆڕێ ئەو ئیشانی کە من کردومە هەردووچی تیا بوو هەبووە حەزی کردووە کارە دەستێکە کە لەو شوێنا بکرێت زیاتر نوێگەری و تازەگەری و با بڵێن هاوچەرخ بێت هەش بووە حەزی کردووە دیوارەکەی هێنانەوەی ماڵێکی کۆن جوزام لادەیەکی کۆن خانوویەک بەرهەیوانێک هەموو ئەمانە وتوی دروستی کەەوە حەزەکەم لە دوکانەکە لە کافەکە هەبێت بۆی لە پاڵەوەی کە ئەماخوا هەستکات لە ماڵێکی کۆنایە لە خانە باخێکە ئەماخوا بۆیە ئەو شتانی کردوون بە خۆشحاڵی و هەم ڕزامەندی کەسی داواکار بووە هەم با بڵین ئیزافی خۆشمیتیا بوو بۆی ئەو شتانی کە کردومە بە خۆشحاڵیەوە تاوەکوی سەر ڕزامەندی لەسەرەوە هەر لەسەر ڕزامەندی کەسەکان بووە شەڵا بەردەوامیشە بین چکە هەستێکی خۆشە تۆ شوێنە تەواوەکەی کارێک تەواوەکەی ڕسمێکی لە پاڵا گیرێ کەسێک تیا دانیشت بەڕاستیەوە مەگەر هەر هونەرمەند خۆی هەست بۆ خۆشە ڕاستەکەی لەش ساز بەیەخوا بەسێکی کاری پێکەر سازیم بۆ بکە کە خۆت دە و بوارەشا کارەکەیت کارکردن لەگەڵ ئەمە چۆنە چۆن ئیشی لەسەر ئەکی لە هەڵەبجە چ کارێکی پێکەر سازیەکەیت هوەری پێکەرسازی کە پسپۆڕی خۆمە بە خۆشحاڵیەوە هوەرێکە بەرجەستەیە هوەرێکە توانین لە کۆی ڕاهەندەکانەوە ئیشی تا بکەیت وەک وێنە چێشان نیێتە نابتوانی لە بۆعدێکی یە بۆعدەیان دوانیانسیان ئەمە توانی هەتا کۆی ڕاهەندەکانی ئیشی تا بکەیت بە تایبەت پەیکەری مجەسەم مدەوەر ئەوەی کە کەسێتیەکە دروستەکەی بە بڵێن پەیکەری کەسایەتێکە لە شوێنێکی گشتیە یان پۆرتێتە یان مۆدێلی تەواوی پەیکەرەکەیە هەستێکی خۆش بە پەیکەرسازە بەخشێت بەڵام ینی لەگەڵ ئەوەی با بڵێم بەداخەوە ئەم هوەرە ئێمە وەک کوردەواری بەگشتی هوەرێکی با بڵێن زۆر لە مێژنیە وەک لە وێنە چێشان ئەو ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم هوەرە قورسە ئەم هوەرێکە ڕاستەوخۆ هەر لە مرۆڤی سەرەتاییەوە تاوەکو ئەگاتە میسرەکان و یۆنانیەکان و تاوەکۆگاتە ئەوروپیەکان هەر هەمویان لەم بوارە لەم هوەرە لە پێشەوەن بەڵام کەسەری ڕۆژهڵاتی ناوڕاستەکەین بەگشتی لە هوەری پێکەرسازیە لە دواوان ئەو ژەگەڕێتەوە بۆ ئەو با بڵێن تەمایان ئەو نابینی کە لە بوارە ئاینەکە هێنانێت بە کە پەیکەر حرامە و کە پەیکەر جۆرێک لەوەی کە پەرستنی تێکی و جۆرێک لەوەی پاڕانەوەی تێکەوەی لە بەرامبەرە ئەمە وای کردووەم هوەرە تۆزێک پاشەخشە بکات بەڵام ئەلبەت لەگەڵەوەشە بە خۆشحاڵی و زۆرێک لە پەیکەرسازان کاری خۆیان کردو مارسی کارن لە شوێنە گشتەکانە کردو توانیوێنە بەڵام وەکو خۆم تاوەکو سەر ڕەزامەند نیم لەو توانای کە خۆممە نەمتوانیوە دەری بڕم بە تایبەتر لە شارێکی خۆم کە شارێکە بەرد هەموو کوچە کۆڵانێکی پێویستی بە هوەری پێکەرسازیەیە ئەو ژەگەڕێتەوە بۆ یەکشەتی ژانخانێمە هوەری پێکەرسازیان هەر پرۆژەیەکە ئەیکەیت لەسەر شانی خۆت زۆر ئەکەوێ ینی قورسە بەڕاستی هەندێک کاری خێر با بڵێن لەسەر خۆمان کردومانە خۆبەخشیمان کردو بەڵام ئەمە ناکاتەوەی تۆ با بڵێن پرۆژێکی گەورە بکەیت
من زۆرێک لە پرۆژەم دیزاین و سکێچ کردووە لەوەی کە خۆم لە شوێنێک گشتە لای باخی گشتیا لای ناو بازارە لە دەرەوەی بازار لە شوێنێکی هەڵەبجا دروستکەم بەڵام تاوەکوسە بەداخەوە ڕەزامەندی تێچۆکەی نەکراوە ئەوە نییە لە خۆمان بێت ئێمە بەردەوام پرۆژەمانێوەکو هونەرمەند بەڵام ئەلبەت یەکێک نەبوو سپۆنسەری شەکە بکات ئەوەش لەسەر خۆ زۆرەکەوێت ئەگەر ئیشێکی کەم بێتوانی بەڵام عادەتەن هونەری پێکردسازیە بێ گەورە بێ حکومە ئیشێکی گەورە بێ ئەم جان دەرەکەیەوە ئیشی ورد و میناتۆریمان زۆر کردو بەڵام ئەلبەت وەکو هونەری پێکردسازی تاوەکوێسە من ڕازی نیم لەوەی کە نەمتوانیوە تواناکی خۆم لە شوێنێکی چارەکەما دەرببڕم ئەوەش ئینشاڵە لە داهاتوە ئێمە کۆمەڵێک بیرۆکە و پرۆژی تایبەتمانەیە لەگەڵ شارەوانی هەڵەبجا هەم لەگەڵ کەسە ناودارەکانی هەڵەبجا ئیتر سەرمایه‌دارێکە ئیتر لایەنێکی سیاسی گرنگەوە ئێمە بتوانین ئیشەکە دوجار بۆ هەڵەبجە بێت تێچۆکەی سپۆنسەرەکەی کەسەکە بیکات بەڵام دوجار بۆ کوێ بێ بۆ شارەکەی خۆمان بێگومان هەچ بابەتێکە ئیشی پێکردسازی ئیشی پێکردسازی لێ بکەیت و لە شوێنێک دای بنیت خۆت باست کرد ماشەڵڵا ئەمە شوێنی مێژووی و بەسی بەناوبانگ و شاعیر و هونەرمەندی باشمان هەیە لە هەڵەبجا کە قابلی ئەوەن کە پەیکەریان بۆ بکرێت دابنیدە ئەمە مستەفا بەسێکی کاری نواندن و یەخوا ماشەڵڵا و لەبێ لە هەموو وارەکانە جێپەنجی خۆتت کردوێتەوە حەزی خۆم بۆ وەڵا سەلامت بی و سەرکەوتوت ئینشەڵڵا بەسێکی کاری نواندن و شانۆ بۆ کە بەبزانم لە هیچ شان و شانۆی کاڕۆڵت بینیوە کاری نواندن کردووە وڵی ئەلبەت ئەمە شەر تقریبا ناگەڕێتەوە بۆ سەرەتای مناڵی لە قوتابخانەکان لاسایمانە کردو و کاری شانۆیمانە کردەوە ئەمە گەورە بوو لەگەڵم تاوەکو کارگەشتەوەی لە چوونمان بۆ ئێران بەداخەوە سنوورەی ئێمە بەردەوام مۆزاحی و بەردەوام کارەساتەکان لە ئێمە تاقی کراوەتەوە بە تایبەت هەڵەبجە هەر لە سەردەمی مناڵی کە لە پۆلی سێ بووم چوینە ئەودی و چوینە ئەودی سنوور کە ئێران بوو لە ئۆردوگاوە لەوێەوە شانۆی میوەفرۆش و شانۆی کاوای سنگەڕم کۆی ئەمانە کارم تیا کرد تاوەکو هاتینەوە بۆ هەڵەبجە دوجاریش لێرە گروپی شانۆیمان هەبوو شانۆی هونەری کۆژین شانۆی شنەروێ ئەمە کۆمەڵێک قوتابی بوون بەیەکەوە چەندین شانۆی جیاوات شانۆی ئەرخەوان جوانی وازایەتی ڕاپەڕین شانۆی بە بڵین لە زیندانم زۆرێک لە شانۆکان تاوەکو 2000ەکانی ژەر ئێمە کارمان تیا کرد و لە زۆربەی بۆنەوە یادەکانە شانۆگەریمان هەبوو ئەلبەت هەلێرە سوپاس و ڕێز بۆ ئەو هاوڕێیانم کە لەو سەردەما کە ئێستا هەرێکیان لە شوێنێکن لە زۆرێک لە شانۆکان بەشداریمانە کرد هەستێکی خۆش بوو بەڕاستی ئەوەش سەردەمێک شان بەشانی هونەری وێنێکی شان و هونەری مۆزیک و گۆرانی هەر چەندین شانۆش بەشداریم تا سەرکەوتو لەش ساغوی ئیشەڵڵا نووسین و وەرگێڕانیش یەکێکی ترە لە کارەکانی تۆ کە تۆ کارەتیا کردو ئەو بابەتانی کە کاری نووسینەتیا کردوون و کاری وەرگێڕانت بۆ کردوون ئەوانیان چ بابەتێکن ئەلبەت نووسین و وەرگێڕان ئەتوانین بڵێن ڕوویەتری هونەرە ینی تۆ توانین لە نووسین وەرگێڕانەوە هونەر و کللتور و دابوونەریت و زمان و کۆی ئەو شتانەی نەتەوەکەت بیتەوە بە کەسێتر ئیتر لە کوردی بۆ ئینگلیزی بێ لە کوردی بۆ عربی بێت لە عربی بۆ کوردی بەگرنگەوەی تۆ ئەم خزمەتە ئەم مەجالێکی فراوانە و توانی چۆنڵی ئەسپی خۆتی تیاتەوەی ئەلبەت نووسین وەرگێڕان من زۆرێک لە بابەتە هونەریەکان لە قوتابخانە هونەریەکان لە جۆرەکانی هونەر لە تەکنیکەکانی هونەر و دیزاین و ئەوە هەر هەمووی لە ئەکاونتەکانی خۆمە لە گۆشەیەکی تایبەتە خۆم بڵاومە کردەوە دوجار لە کوردستانی نوێ و لە زۆرێک لە ئەو گۆڤار و سایتە ئینتەرنێتیەکان و ئەوانە ئەلبەت هەر هەمووان لە چەتری هونەرە تەبان هونەر لەگەڵ چیا هونەر لەگەڵ زانستا هونەر لەگەڵ ئەدەبا هونەر لەگەڵ ژیانی ڕۆژانە هونەر لەگەڵ ئاینە ئەمان هەر هەمووی لە بابەتی وەرگێڕان لە نووسینی خۆشم هەرێسەش ماون لە ئەکاونتەکانی خۆمە بابەتی گۆشەیی بوون بابەتی دوور و درێژ بوون بابەتی هونەری بوون بەگشتی ئەوەش تاوەکوی سار بەردەوامم بەڵام ئەلبەت تۆزێک دابڕاوم لە ئێستا بەڵام هەر حەزێکی خۆماوەش مامۆستا بەم هەموو کارە ناوازەکە ماشەڵڵا بەڕێزە هەتانە هیچ پێشنگایکی تایبەت بەخۆ لە ناوی کوردستان بێت یاخود لە دەروی کوردستان بێت پێشنگات کردوتەوانە وەک گوتم سێ پێشنگای تایبەتی خۆم هەبوو پێشنگایشان هەر تایبەت بوو بە پەیکەرسازی پەیکەری ڕێلیف ئەلبەتەوە لە 2005 دوجار بە وێنە دوجار بە سکێچ بە کاریکاتێر بە پۆستەر ئەمانە سێ پێشنگای تایبەت و دە پێشنگای بە بڵین گشتی بوو هاوبەش بەڵام لە ئێستا
بیرۆکی کارێترم هەیە هەر پێشنگایش تایبەتە بە خۆم لە ئێستا ئیشی بۆکەم ئەلبەت ئەم پێشنگایم تایبەتمەندێکی جیاواز لەخۆگرێت مۆزیک و وێنە مۆزیک و پەیکەر مۆزیک و دیزاینم لەگەڵێ کاتێکال کردو ینی کەی تۆ بەڵێ سری کارە هونەریەکەی لەو کاتە مۆزیکێک ئەدبات لەگەڵ ئیشەکە تقریبان سەرخاڵی ئەو مێستا تۆزێکە خایەنێ 20 ئیشتا ینی 20 پارچی جیاوازە پارچێکە هەر بەگشتی لەسەر ستەیجە ینی لە کاتی ئەسفکردنی بە بڵین مۆزیکەکە ڕاستەخۆ خۆمیشی تیاکەم وێ کارێکی تازەیە حەزەکەم تۆزێ بخایەنێ بۆی تەواو حەقی خۆی پێڵام بەڵێ چکاوە لەوە دەرەچێ پێشانگایەکی گۆشەی بێت ینی فرە ڕاهەندا ئەو بینەرەی کێتە و شوێنە چێژ لە هەموویە بینێت لە یەک کاتە جا بەڕاستی ئێمە لەو بوارە کەم ئیشمانەیە کە حەو دەنگمانەیە و حەو ڕەنگیشمانەیە یعنی کاڵی دۆڕەمی فاسۆلاسی حەو دەنگی مۆزیک چۆن ئەیگونجێنی کە ئیشی لەسەر کراوە لە ئاستی جیانە بەڵام لای خۆمان تەسەورەکەم شتێکی زۆر غەریب بێت ئەم دۆڕەمی فاسۆلاسیە لەگەڵ حەود ڕەنگەکە کە لە سوور و زەرد و شین و تا ئەچێتەوە بۆ هینەکە ئەم حەو ڕەنگە نێوانە دەنگمان چۆنەیە نیو دەنگ و با بڵین لە دۆ تاوەکو ڕێ چەند تۆنی دەنگی بەرەکەوێ لە سوورتاشینیش چەند تۆنی ڕەنگی بەرەکەوێ هەموو ئەمانە ئەمەوێ ئیشی لەسەرکەم و ئیشم دەستەر کردووە ینی شتێکی تازای حەزەکەم تۆزێک کاتی بێمە بۆی لەوە دەرچێتەر تابلۆیەک بەوەی چیت وڵای خۆی ترێمەژەوە چاوەڕێ تامەزروی خستە ئیشەکەەوە و هەستەکەم کە ئیشێکی جیاواز شتێکی تازەیە بەتاچی زۆبێک پێشنگەکان کە ئەکرێنەوە کۆمەڵی دا ئەندرێت و ئیتر ئاوە بەلایەتێ پەڕەویت زۆر ڕاستە من هەر لەسەر ئەمیشە بەتاچی حەزەکەم لەسەر میشە تۆزێک بۆسین نۆتەی ئەم ئیشە لەگەڵ مۆزیسیانێک کردووە حەز ناکەم زار لێرەوە شتەکە ئابا تۆزێکی باسکەین ئەوەکەی بۆ دوجار ئەم کارە ئەم نۆتەی تایبەتە بە چۆنەڵی فۆتۆستۆریمانەیە چیرۆشێک لە پشت ئەم فۆتۆەیە چیرۆکێکیش لە پشت ئەم کارە هونەریەوە هەیە بەڵام چیرۆکەکە بە تۆی بینەر و بیسەر کە تۆ کە سێری ئەەکەیت مۆزیکەکە ئەدبا لەگەڵ ئەم فۆرمە کە من دروستەکەم و مۆزیکەکە پێمەڵی ئەبێەوە بکەیت ینی گونجاندنێک لە نێوان دەنگ و ڕەنگە شتێکی تازە و تەسەڵەکەم خۆت هونەرمەندەکەی ئیشە تەکنیکەکەی لە لای تۆ ڕێک وایە من لە کاتی ئیشە ینی بە مۆسیقاکە ئیشەکەم ینی ئەوە شتێکی تازای تەسەڵەکەم کەسمانەوانەمان کە کاری هونەری ئەەکەین ئەگەر بۆ منە نووسی نەگەنووسی زۆر کاتێکت سەر موزیکەکە مێشکە ئارام کاتوی تر هەستەکە یارمەتی نووسینەکەی وێنەیە ئەکێشی بە هەمان شێوە خەیاڵی بابەتێک ئەەکە ینی چۆنی موزیک بێ گۆرانی بێ زۆر کەسمان هەر بوون لە بابڵێ لە کاتی جیم گۆرانێکی هەڵبارکێ و یەکسەرت باتەوە بۆ ئەو شوێنە یادگاری ئەو شوێنە ڕاستە ینی بۆیە مۆزیک ینی چۆنڵی تەرجەمەی وێنەت بۆەکە مۆزیک ینی زۆر جارەگەر تۆ بۆ نمونە لە سیرانێکە موسیقایەکان گۆرانێکی لێیاوە دوای ماوەیەک ئەو موسیقا گۆرانی لی تۆ ڕێگەت باتەوە شوێنە ینی ئەو وێنات بۆێنێتەوە زۆر لەسەر ئەو بنەما جاربەر گۆرانیەک ئەەکەی بەنمونە ینی هەنی لە گۆرانیەکان هەیە من گوێم لێ بەسووە گوێم لێ بێت و لە هەر شوێنێک بە لە ناو سیارە بێ لە مۆبایلی خۆم بێ بەڵام ڕێگەم باتەوە ئەمەش گەڕێتەوە بۆ ئەو پەیوەندی نێوان دەنگ و ڕەنگ یعنی تۆ ئالم کاتە ئەم وێنە چەسپی وەلای تۆ بەچی بەم دەنگەوە بۆیە لەسەر ئەو بنەما ئەمە ئیشەکە تۆ زێک قورسی خۆی لە شساق بێ مامۆساییان وەکو وتم هەر پەنجەیەکە ماشەڵڵا بەهرەیەکی لێ ئەبارێت چاوەڕێم ئیشەش ئەبین ئینشەڵڵا لە ئایندەیە ببینوە نمونەت زۆر بێت و هاوشێوەی ئەم ئیشەش زۆر بێت من شتێکم نەماوەگەت خۆ شتێکت ما بێ من لە فکرم چوو بێت لێت بەپرسم فەرموو سوپاسی ژاخان دەرفەتێکی جوان بوو بەڕاستی بە هیواین بتوانن هەر کەسێک کە بەهرەیەکی هونەری بەهرەیەکی لە بارەکان هەیە بتوانن بانیشتیکەن لە بێتە کەرەستێکی بەرنامەکەتان بۆی زیاتر پێشکەوێت و چترێ بە بۆ کۆکردنەوەی هونەرمەندان من هیچم نییە دەستخۆشی زیاتر بۆ خۆت بۆ ستافەمانەوەی کە لە پشت بەرنامەکەتەوەن بۆ بەڕێوبەری ڕادیۆی شارە زۆر سڵاو ڕێزم بووی ئینشاءڵڵا لە داهاتوە بتوانین ئەوەی کە پێمانە لە خزمەت لە هونەر بتوانین دەرێ بڕین بتوانین ئەنجامی بین لە شوێنەکە بۆی بیسەر و بینەر و هەر ئەو کەسێک کە بەرێککەوتنیە لەگەڵ کارەکە چێژی لێ بینێ و بێتە کارێکی گشتگیر
دەستخۆشی دووبارە بۆیەوە سپاس بۆ سەلامت بی هیوای سەرکەوتن بۆ تۆ خوازین خۆشحاڵ بین ئەمڕۆ ڕێگاکەی تۆمان بینی ئینشاءالله چاوەڕێی کاری باشتر و جوانتر تایبەتتر لێکن لێداتوە سپاس دووبارە سەلامت بی مامۆستاگیان من پێم خۆشە لێرە ئەو بڵێم بەڕاستی پارێزگای هەڵەبجە پڕە لە هونەرمەند پڕە لە شێوەکار پڕە لە کەسی بەتوانە هیوادارین لایەنی پەیوەندیدار بەدەم داواکاریەکانی هونەرمەندانەوە بێت لەبەر ئەوەی بەڕاستی پارێزگای هەڵەبجە خاوەن ژێرخانێکی هونەری زۆر زۆر تایبەتە بەرنامەی ڕێگەم پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بەخۆی گەورتان سپێرم خواتان لەگەڵ بێت.